ئێمە ئەمڕۆ یاریەکەین بە دروشمی بەڵێ بۆ ژیان و نەخێ بۆ مادەی وەشبەرە یاریە دۆستاناکە لەگەڵ تیمی بەرامبەرە وایەوە تیمی بەرامبەر تیپێکی خۆشەویستن لە مامەش هەر لەگەڵمانەوە لە شاری خۆمان لە شارچکەکەی خۆمانن ئینشەڵا یارەی خۆش سەرکەوتووکەین بۆ هەردوولە ئامادەکاریەکی باشمان کردو بۆ ئەم یارە سەرکەوتوو بوو. توانیمان یاریەکەمان بەرینە بە ئەنجامی دووبەیەک پێش یاریەکە وا دێ بچوون پێتاندا ئەویش وا دەکەم هێنایەتی